بەڵێ وەک خۆتان دەزانن کەمێک لەمەوە بەریش لەلایەن هاوکاران و پەیامنێرانمانەوە ئەوەی کە جوتیارانی ناڕازی کردو وەرنەگرتنی ئەو گەنمەیە لەلایەن سایلۆکانەوە. دەمانەوێت بزانین نیگەرانی جوتیارەکان بۆچیە، چۆن چارەسەر ئەکرێت. دەمانوێت زانیاری زیاتر وەربگرین دۆخی ئەو جوتیارانە بەکوێ دەگات. گفتوگۆ لەگەڵ نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان دەکەین کە لە هەولێرەوە میوانمانە. ئەم کاتتان باش بەڕێز نەوزاد. بۆ خۆتان دەزانن کە بەرهەمی گەنم بەرهەمێکی استراتیژیە و تەنانەت ئەگەر بیانەوێت هەر وڵاتێک ئاستی هەژارەکەی دەستنیشان بکەن یاخود پێوەرێکی بۆ دادبنێن ئەوە لە ڕووی چاندنی گەنمەوە ئەو پێوەری بۆ دائەنێن. دیارە ئێستاش لە هەرێمی کوردستان و کێشەیە هەیە و جوتیارانیش کێشیان لەگەڵەوە هەیە کە گەنمەکانیان لێ وەرناگیرێت. ئەم کێشەیە چۆن چارەسەرەکێت و بۆچی ئاوها ڕوبەڕووی کێشە بوونەوە؟ سواس بۆ ئەم دەرفەتە سڵاو لە بینەرانتان. هەروە ئاگادارن ئێمە لە 27 پێنجەوە دەستمان کردووە پرۆسەی وەرگرتنی گەنم لە جوتیاران بەپێی ئەو بەرنامەیە کە وەزارەتی بازرگانی عێراق داهێناوە بۆ هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. ئەو بڕێ کە بۆ هەرێمی کوردستان دیاریکراوە 500,000 تەنە. ئێمە لە بەدوامۆڵەت بۆ وەرگرتنی ئەو ببوورە بۆ وەرگرتنی ئەو 500,000 تەنە ڕۆژی شەمەیە سەعات 6 کۆتایی پێدێ. تا ئێستا زۆربەی زۆری گەنمەکە وەرگیراوە، تقریبان زیاتر لە 486,000 تەنی وەرگیراوە. 4,000 تەنێک ماوە، نزیکەی 4,000 تەنێ ماوە، ئەویش لەمێک دوو ڕۆژا وەردەگیرێ. ئەوەی کە ئێستا جوتیارانی هەولێری بەتایبەت نیگەران کردووە ئەوەیە کە بڕێکی زۆر گەنم ماوە، چونکە ئەم ساڵ بارانێکی زۆر باری و بڕێکی زۆری زەویەکانیش کراون بە گەنم. ساڵی ڕابردوو ئێمە بە فری بوو، ینی بە هەر کەس چەندی هەبوایە وەردەگیرات توانیمان 321,000 تەن گەنم وەرگرین. بەڵام ئەم ساڵ بۆیان دیاری کردین لەبەر ئەوەی بە پێی پێوەرە مەساحەکانی کە زرعمان کردووە 500,000 بۆ داناوین و 500,000 دیارە لەگەڵ بەرهەمی جوتیارانی ئەم ساڵدا ناگونجێ. بۆیە جوتیاران ئەمڕۆ تاسبەی بەرواری کۆتایی هێنان وەرزی بە بازارکردن تەواو دەبێت و گەنمێکی زۆریش ماوە. بۆیە ئێمە ئێستا نیگەرانەکان تێدەگەین لەسەر خەتی لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق، لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی خۆشمان، لەسەر لەگەڵ وەزارەتی بازرگانی عێراق لەسەر خەتینەوەی کە ئێمە پێ ئەو بڕێکی زۆر ماوە و بە بەڵگەوە ئاگادارمان کردوون کە هەوڵ بدەنجا. ئەوانیش بەڕاستی لیژنەیەکی باڵایان هەیە لەسەر ئاستی ئەنجومەنی وەزیران و وەزارەتی زراعە و وەزارەتی بازرگانی. دەبێت ئەو لیژنەیە دوای تەواوبوونی پرۆسەی وەرگرتنی گەنم لە کوردستان دابنیشێ، بڕیار بدە ئایا بڕێکی کە وەرگرێ یا وەرنەگرێ. و ئێمە چاوەڕێ دەکەین دەستبەی بەدواوە ئەو لیژنەیە بزووترین کات دابنیشێت و بڕیار بدە. باشە. بەڕێز جەنابەت ئاماژەت بەوە کرد کە 500,000 تەن بڕیار بووە کە وەربگیرێت. باشە لەو 500,000 تەنە چەندێکی وەرگیراوە و چەندیش وەرنەگیراوە کە ئێستا و کێشەی لێکەوتێتەوە؟ ئێستا بەپێی ئەو داتایی کە لای منە کە دوێ ئێوارە وەرم گرتووە شەهی ئەم ڕۆما وەرنەگرتووە چەند وەرگیراوە، بەڵام تقریبا 2470 تەن ماوە کە وەربگیرە تا ئێستا بە هەر سێ شارەکە هەرێمی کوردستان. ئەم 2470 تەنە ئەمڕۆ تاسبەی ئەویش تەواو دەبێ، یانی ئێمە کێشەی وەرگرتنمان نامێنێت، هەمووی تەواو دەبێ 500,000 تەنەکە. بەڵام ئەو لیژنێ باڵایی کە بڕیاردا بۆ زیاد وەرگرتنی گەنم لە هەرێمی کوردستان دەبێت دوای تەواوبوونی پرۆسەی وەرگرتنی گەنم دابنیشێت و ئێمە راپۆرتمان داوە و ئاگادارمان کردوون کە بڕێکی زۆری گەنم ماویشێتەوە. ئەمە وەکو کارکردن لەگەڵ وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشتوکاڵی عێراق، لەگەڵ خۆشمان وەکو ئەنجومەنی وەزیران، وەزارەتی بازرگانی، وەزارەتی کشتوکاڵ لە کۆبوونی ئەنجومەنی وەزیرانە بڕیاردا لیژنەیەکی باڵا پێکات بۆ بە بازارکردنی گەنم، ئەوەی کەماوە دوای پرۆسەی وەرگرتنی گەنم. ئەوەش کارمان لەسەر کردووە لەگەڵ هەردوو کۆمپانیای خۆشنا و قەیوان ڕێکەوتوین کە بڕی 200,000 تەن گەنم لە جوتیاران وەربگرن، ئەوەی کە پاش پرۆسەی وەرگرتنی بە بازارکردنی لە سایلۆکان بە ژمارە پێم بڵێ ئێستا چەند تۆن گەنم وەرنەگیراوە؟ بە ژمارە چەندێک وەرنەگیراوە؟ 2470 تەن گەنم 2470 تەن وەرنەگیراوە هێشتا. مەبەستمەوەی سایلۆکەی هەرێمی کوردستان. بەڵێ مەبەستمەوەی نەک لەو 500,000 لەوەی کە ئێستا هەیە بەگشتی بەرهەمی ئێمە من ئەو ڕقمی کە دەمێت لەسەر 500,000ەکە لەسەر 500ەکە، بەڵام تەقدیریان لەوانەیە بڵێم 150,000 تەن گەنم کەماوە لە کوردستان کە هێشتا وەرنەگیراوە، بەڵام لە چوارچێوەی لە دەرەوەی ئەو خەتەیە کە وەزارەتی بازرگانی عێراق داهێناوە. باشە. پێشەوەی کە بینە سەر چارەسەرکردنی ئەم دۆخە و جوتیاران نیگەرانی ئەوەن کە گەنمەکەیان بە خەسار بچێت، بەڵام بە باسێکی ئەوش بکەین لە ڕووی سایلۆکانەوە. ئێستا گەرمیان لە مانگی 6ەوە ئیتر ئەتوانن دەست بکەن بە وەرگرتنی گەنمەکانیان، بەڵام ناوچەکان بەپێی کەشوهەوا و گۆڕانکاریەکانیان هەندێک ناوچە گەرمترە زووتر ئەتوانن تەسلیمی سایلۆکانیان بکەن. ئەمە ناهاوسەنگی دروست ناکە بڵێن بۆ نمونە گەرمیان و هەڵەب جوانە زووتر تەسلیمی بکەن هەولێر و ئەوانە دیکە بمێننەوە شار و شارشکەکانی دیکە دوهۆک و هەولێر.
کاتی وەرگرتنی گەنم لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە دیاری دەکرێت بۆ هەموو پارێزگاکانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە. ئێمە 27 بۆ دیاری کردین 27 لە سەرانسەری هەرێمی کوردستان وەرمانگرت، بەڵام ئێمە هەندێک سایلۆمان هەبوو 27 تا 1/6 هیچی وەرنەگرت لەبەر ئەوەی ئەو ناوچەیە کە سایلۆکانی ئێمەی لێبوو گەنمەکەی هێشتا نەهاتبووە بەرە، بۆیە هەندێک سایلۆ دواکەوت لە وەرگرتنی گەنمەکانیان لەبەر ئەوەی بەڵام ئێمە وەکو سەرەتا 27 بۆ هەموو سایلۆکانی هەرێمی کوردستان دانا. باشە کەواتە ئێستا جەنابەت ئاماژەت بۆت کرد کە 150,000 تۆن گەنم ماوە وەربگیرێت. چارەنووسی ئەو جوتیارانە چی ئەبێت؟ ترسی ئەویان هەیە کە گەنمەکەیان بە نرخێکی هەرزان بفرۆشە لە بازار و ئێستا شەوانش ئەو لۆریانەی کە دەمێنەوە ئەمان هەر بار هەڵگرەکان کە ئەمێننەوە ئەمان پارەی پێ ئەدەن شەوانەکەمنەوە بۆ نمونە 4-5 شەو ماوەتەوە ملیۆنێکی وەرگرتووە. ئەمە چۆن ئەتوانن چارەسەری ئەم کێشەیان بۆکەن کە زەرمەند نەبن جوتیاران؟ ئێمەش لە نیگەرانەکانی جوتیاران تێدەگەین و پاڵپشتیشیان دەکەین و حەقی خۆیانە بەرهەمیان هێناوەتە بەرهەم و دەبێت ساخت بکرێتەوە بەرهەمەکەیان، بەڵام کێشەکە لەوەدایە ئەو بڕێ کە وەزارەتی بازرگانی عێراق بۆی دیاریکردن ئێمە لەو بڕە زیاتر ناتوانین وەرگین، چونکە پارەکە لەوایە نەفەقاتی سیادی لە حکوومەتی عێراقیەوە دێ بۆ ئەو جوتیارانە. دووەم ئێمە وەکو خەتەی بەدیل ئەومان داناوە ئەو دوو کۆمپانیای کە لە کوردستانن، کۆمپانیای خۆشناو و کۆمپانیای قەیوان ڕامان سپاردون لە 16 مانگەوە دەستکەن بە وەرگرتنی ئەو گەنمەی کە ماوە لە دەرەوەی سایلۆکان ئەوەی کە لە ماوەتەوانێ بە بەرنامەیەک میکانیزمێکیشمان بۆ داناون کە لە ماوەی مانگێکدا ئەو گەنمە وەربگیرێ و لە ماوەی مانگێکیشدا پارەکان وەربگیرێ بدرێت و بە هەمان شێوە بە هەمان ئەو سیستەمە بێت کە ئێمە وەریەگرین. باشە کاک نەوزاد بە چ نرخێک ئەو دوو کۆمپانیای وەری ئەگرن بۆی کە بڕێک نیگەرانی جوتیارەکان بڕەوێتەوە؟ ئێمە بە دڵنیاییەوە نرخێکمان بۆ داناون کە زۆر زیان نەکەن، ناوەکو ئەو نرخەنیە کە حکوومەتی عێراقی دایناوە بۆ سایلۆکان، بەڵام نرخێکی زۆر کەمیش نییە. نرخەکە چەندە دەکەین ئەمڕۆ تا سبەینێ ئەو نرخە تەسبیت بکەین. والله پێشنیارمان کردو جارێکە نەبووە بە بڕیار، پێشنیارمان کردو ئەوانەی بدون خەصم 700,000 تن پێشنیارمان کردووە بۆ تەنێک کە بدون خەصم 700,000 بێ، بۆ خەصمی ئەلف 675 بێ، بۆ خەصمی با 650,000 بێت. باشە پێتان وایە جوتیاران بەوە ڕازیە بن بە پێشنیاردا؟ 3 دەرەجێ هەیە. باشە لەو 3 دەرەجێ پێتان وایە ئێمە ئەوە حلێکی بەدیلە ئەگەر ئێمە بێئومێد بین لەوەی کە وەزارەتی بازرگانی بڕی وەرگرتنی گەنممان بۆ زیاد بکە ئەو خەتەیەمان دانا، ئەو خەتەیەکی باشە لە بازار دیژا ئێستا ینی ئەو نرخە ڕەنگە کەمتریش بێت کە بازرگانە جوتیارەکان بیفرۆشن لەبەرەوەی نرخێکە وەسەتە ناڵێن زۆرە بەڵام زۆر کەمیش نییە. بۆ ئەم قۆناغە ناچارین لەبەر ئەوەی جوتیارەکان تووشی زەرەرێکی زۆر نەبن، لانی کەم هیچ نەبێت قەرەبوویەکی بەسیتیان کرێتەوانێ بەو شێوەیە. بەڵێ سپاسی بەڕێز نەوزاد شێخ کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمی کوردستان دەکەین کە میوانمان بوویت.